تصور ناکەم چەک بسووتێنرێت چونکە چەک سووتاندنیش بەڕاستی لە معنای لە پرۆسەی یەکەمدا معنای خۆیدا. بەڕێزانم کاتتان باش وا بڕیارە بەیانی 26 تشرینی یەکەم بۆ جارێکی دیکە بەشێک لە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان وەکو پیشاندانی نیازپاکیەک چەکەکانیان دانێن. ناوەڕۆک و زانیاری زیاتر لە ڕێگەی بەڕێز کاک کەمال حەمەڕەزا زانیاری زیاتر لەوان وەرەگرم بەڕێزیان خاوەنی امتیاز و بەڕێوەبەری کاری بۆ کاری میدیایی کۆمپانیای چەترن. کاک کەمال سڵاو بۆ جەنابەت بفەرمیتەیەرە ئەگەر ئازێت نەبێ سڵاو بۆ بەڕێزت. لەسەر ئەو پێشەکە کورتی کە من باسم کرد نامەوێت زانیاری زیاتر بخەمە ڕوو دەمەوێت زانیاریەکان لە زاری جەنابتانەوە وەربگرم. ئەمە دووەمین جارە ئەم ساڵ پرۆسەیەکی لەو جۆرە بەڕێوە دەچێت. جاری پێشوو لە ئەشکەوتی جاسە نەبوو لە نزیک قەزای دوکان. ئەم جارە هیچ شوێنێک دیاری کراوە بۆ چەکدانانە یاخود بەەوە چوزانم هەندێ ئەوەیە و جارە ناتانەوێت باسی بکەن وردەکارێکە چۆن. سەرتا بەخێر بن سڵاو بۆ ئێوە بۆ بیسەران و بینەرانتان. ڕاستە ئەمە ئەکرێ ناوی بنێن قۆناغی دووەمی نیازپاکی پرۆسەی ئاشتی کە گەلی کورد هەمیشە ئاشتەوایی بە باش زانیوە وەکو لە شەڕ و کوشت و کوشتار. پێشتر برادرانی پەکەکە ئەوە بۆ قۆناغی یەکەمیان بەو شێوەیە دەست پێ کرد لە ئاشکەوتی جاسەنەوە لە مانگی حوتە سی چەکداری گەریلای پەکەکە چاکانیان داناو لەناو بەربیلەکە سووتاندیان. ئەمە پیشانیدا بۆ جیهان کە ئێمەی گەلی کورد باوەڕمان بەو تفەنگە نییە و لە ئێستاشە دنیا لەوە تێگەیشتووە کە باوباوی شەڕی تفەنگ و شەڕی سەربازی و شاخە و شاخ نەماوە. ئێوە ئەگەر وێنەیەکی گەورەتر ببینن چ دەرەنجامێکتان بەرچاو کەوتووە چ باڵین مژدەیەکی دڵخۆشکەر هەیە بۆ ئازادبوونی هەم ڕێبەری گەریلاکانی پەکەکە عەبدوڵڵا ئۆجالان و هەمیش چی دیکە بەدیەکەن ئێوە؟ خۆی لە ڕاستیە پرۆسەکە زۆر بە هێواشی ڕۆشتەوە چۆتە پێشەوە ئەوەی کە هەتا ئێستا بێگومان دڵخۆشکەرە چونکە ئێمە لە سەرەتاشە وەکو ڕاگەیاندکار وەکو دەستگاکانی ڕاگەیاندن وتمان قسەمان کرد لەسەرەوەی کە ئەم پرۆسەیە بە ڕۆژێک و مانگێک و دوو مانگ و سێ مانگ تاوا نابێ لانی کەم 2 ساڵی پێچێ هەتا ئەنجامە زۆر باشەکانی ببینی. هەندێک شتی سەرەتایی هەیە بینراون لە ناو خاچی تورکیا و باکووری کوردستاندا بەڵام ئەمە تێری ئەوە ناکە کە ئەم مدەی ئەم چەند مانگە وا نزیکەی بۆ 5-6 مانگ دەچێت پرۆسەی ئاشتی لە کایەدا هەیە بەڵام ئەتوانم بڵم بە ئەندازەی مانگێکی پرۆسەکە نەچۆتە پێشەوە. تەنها ئەوم پێ بڵێ ژمارەی ئەو کەسانە چەندە و ئایا هیچ لۆکیشن و مۆقعێک دیاری کراوە لە قەندیلە یان لە جاسەنەیە یان تۆزێ وردەکاری کەمان پێ بڵێ بۆ بینەرەکان؟ من ناتوانم ئەوە بڵم لە ڕاستیشدا نازانم لەکوێ بێ و چۆنە بێت ئەو پرۆسەیە بەڵام ئەزانم پرۆسەکە هەیە سبەینەیە سبەینێش چۆنە ئەمەش خاڵی تری لە بەردەما هەیە. عەدەدی ئەو گەریلایانەش کە گروپێکە بە باوەڕ و بۆ چوونی من هەر لە 20 بۆ 30 گەریلایەک دەبێت. چەکەکانیان ئەسووتێنن یان تەنها نازانم ئەمەیان نازانم بەڵام تەسەور ناکەم چەک بسووتێنرێت چونکە چەک سووتاندنیش بەڕاستی لە معنای لە پرۆسەی یەکەمدا معنای خۆیدا ئیتر ئەو معنایە لەبەری لە شوێنی خۆیان بمێنێتەوە بۆ چوونی من پێی بەست چەک سووتاندن ناکایتر ئەو بڕێر لە لای کە خۆیەتی خۆیان بڕێردەن ئەی سووتێنن یان لە شاخ بەجێ هێڕن یا ئیشکێنن چی لێکەن ئەوە من هیچ زانیارێکم لەسەرەوە نییە و ناشتوان هیچ بڵێم لەسەرەوە.